سڵاوتان لەبێ دێوارتان باش بینەرانی خۆشەوی زۆر خۆشحاڵم کە ئێوارە لەم پرۆگرامە ڕاستەخۆیە بەرمەتی هاوکارانم لەگەڵتانم هیوادارم کێوەش هەمولاکتان تەندروستێکی باشتانە بێت ئێوارێکی ئارام و خۆشتانە بێت ئازیزان و خۆشەویستانی ئێمە ئەمڕۆ ئەم کتێبەتان پێناسێنین کتێبی بیبلیۆگرافیای نووسەرانی ناوچەی پشدەر کام کتێبە باز لە ژیاننامە و بەرهەمی هەموو ئەو نووسەراناکە کە لە نێوان ساڵانی 1830 تاکو کۆتایی 2014 بەرهەم و نووسینیان هەبووە بێگومان هەنێ لەو نووسەرانە کە لە ژیانە نەماون هەنێکیشان کە بەردەوامن لە نووسین و هەروەها هەتاکو ئێستا بەرهەمیان هەیە ئەنجا ئەم کتێبە باز لە ژیاننامە بەرهەمی 118 نووسەرەکات کە لەو ساڵانەدا کە بەرهەمیانە بە وەکو کتێب وەکو نامیلکە وەکو دەستنووس کام کتێبە لەلایەن کاک مۆفەق میراودەلیەوە ئامادە کراوە و هەروەها نووسراوە بۆی پێمان خۆش بکەم بڕۆ ئەم کتێبە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بناسێن و هەروە باز لە گرنگی ئەم کتێبە و ناوەڕۆکی ئەم کتێبە بکەین کاک مۆفەق بەخێر بێت. زۆر سپاس. زۆر سپاس بە ئامادەبوونت زۆر خۆشحاڵم کە جارێکی کە پێکەوە دانیشتین بۆی گفتوگۆ بکەین دەربارەی بەرهەمێکی تازەی تۆ. سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان سپاس بۆ ئێوە ئەوە دومین جارە کە بەرنامە بۆ کتێبەکان و بۆ بەرهەمەکانم دەکەن. زۆر سپاس. کاک مۆفەق بێگومان نووسینی ئەم کتێبە ساڵانێکی زۆری بردووە. لە ساڵی 2010ەوە تۆ خەریکی سەرقاڵی نووسینی ئەم کتێبەی کەواتە بۆ ماوەی 10 ساڵ تۆ زانیاریت کۆکردێتەوە دەربارەی ئەم کتێب بۆ هەروە ئەو نووسەرانەی کە لەم کتێبە باس لە ژیاننامە و بەرهەمیان کراوە بێگومان کارێکی قورس بە کارێکی ئاسانەوەتەوە هەموو ساڵە ماندوو بیت و گەڕای بە دوای زانیاریە پێم خۆشە باس لە دەستپێکی نووسینی تۆ واروە کۆکردنەوەی زانیاری بکەین یاخود چۆن بڕیارەدا کە ئەم کتێبە بنووسی دەربارەی هەموو ئەو نووسەرانەی ناوچەی پشدەر و وەکێ هاوکارت بوو. بەڵێ سەرەتا دەمێت لە هاوکاریەکەەوە دەست پێ بکەم سەرەتا سوپاس بە تەلەڤیزیۆنەکەتان و دەمەوێت سەرەتا سوپاسی ناوەندی ڕۆشنبیری و کۆمەڵاتی قەڵازێ لە سلێمانی بکەم کە لێ پسراوەکەی کاک شێرکۆی شێخ نووریە کە خەرجی و تێچووی ئەو کتێبەیان گرتە ئەستۆ و بە هەوڵ و هیمەتی ئەوان کتێبەکە ڕووناکی بینی دیارە ئەو ناوەندە لە ساڵی 2010ەوە دامەزراوە کۆمەڵێک چالاکی جیاجای لە بواری وەرزشی و پەروەردەیی و لە بواری تەندروستی و لە بواری کۆمەڵاتی و لە بواری ڕۆشنبیری ئەنجام داوە وەکو بەتایبەتی هاوکاریکردنی خوێندکاران هەروەها یارمەتیدانی تیپەملیەکان و دابشکردنی سێت و تۆپ و هەروواکردنەوەی خول هەروەها یارمەتیدانی ناوەندە تەندروستیەکانی سنووری پشدەر و ناوچەکانی کەش کە بە هەوڵهیمەتی ئەوان هەروەها لە بواری ڕۆشنبیریش هاوکاریکردنی نووسەران کە من سەرەتاکەیەتی بۆیە دەمەوێت زۆر سپاسیان کەم هەروە سپاسی کاک بوار نورەدین کە بەڕاستی زۆر ماندوو بوو لەگەڵم هەروەها مامۆستا ئارارات ئەحمەد کاوی زۆر ماندوو بوو لە هەر لە دیزاینەوە تا چاپکردنی و تا کۆتایی کتێبەکە هەروە دەمەوێت سپاسی چاپخانەی کارۆشکەم کە هەوڵ و هیمەتیان کرد بەڕاستی زۆر ماندوو بوون پێمەوە دەستێم و لای خۆشە پێشی بێتە لای وەڵامی ئەو پرسیارەی یەکەمم کە کردم ئەمێ ئاماژە بۆ کەم کام کتێبە تاکو ئێستا مەراسیمێکی بۆ ساز نەکراوە وەکو ناساندنی کتێبەکە بەڵام کتێبەکە لە ئێستاە بڵاو بۆ تۆ بۆچی هیچ مەراسیمێکت بۆ ئەنجام نەیە؟ بەڵێ دیارە بەڕاستی ئەوە پەیوەندی بە دوو هۆکارەوە هەیە سەرەتا دەمێ وەڵامی پرسیاری پێشوت دەمەوە کە ئامادەکردنی کتێب کات و ماوە و بەڕاستی ئەوەیەکی زۆری پێویستە و پێویستی بە لە خۆبردن و وردبوونەوە و شەنوکە و وردەکارێکی زۆرە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ژیانی کەسەکانەوە بێت و چونکە ئەگەر بێت و تۆ لەسەر ژیانی کەسێک بنووسی تا ڕادەیەک ئاسانترە لەوەی کە تۆ بێ لەسەر 118 کەسایەتی بنووسی و وردەیەکی زەمەنی زۆر وەرگری وردەکاری زۆر تێدایە زۆر ئاڵۆزێکی زۆری تێدایەوە بۆیە ئێمە بەڕاستی بە دڵنیاییەوە ئەوەی کەوتت بەڵێ ماندووبوونێکی زۆری دەوێت سەبارەت بە مەراسیمی کتێب ئێمە بەرنامان هەیە ناوەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی قەڵازە لە سلێمانی خۆیان ڕۆژێک دیاریکەن و لەو ڕۆژەدا بەڕاستی مەراسیم بۆ کتێبەکە بکەین چ ئەو نووسەرانەی خەڵکی پشدەر و لێرە دادەنیشن پشدەر کە ئێمە دەڵێن پشدەر مەبەستمان پشدەر و مەرگە هەردووچی هەر یەک گزارشتی هەیە لە لای ئێمە چونکە فترە زەمانیەکە لە 1930ەوە ئەگەر سەیرکردنەوە و ناوچەیە یەک جوگرافیا بووە یەک پێکاتە بۆ یەک ئیدارە بووە بەڵێ بەرناممان هەیە ئەمە یەک بەڕاستی مەراسیمەکەش لەبەر دۆخی کۆرۆنا و ناجێگیری دۆخی تەندروستی ئەمە بڕیارمانداوە بە دیاریکراوی بیکەین لە چوارچێوێکی دیاریکراوە بە پشتبەستن بە ڕێنمایی و خۆپارێزی ئینشەڵڵا بێگومان ئەنجا لە سەرەتای ئەم کتێبەیە کاک مۆفەق تۆ ئاماژەت بۆ کردووە کە ئەم کتێبە پێشکەشە بە هاوسەرەکەت خەڵک شانازی هاوسەرت کە زۆری یارمەتی دەرت بووە بەڵێ بەڕاستی من
ئەو مدەتەی کە خەریکی پێداچوونەوە ڕاستە لە سەردەمی من بە حکمەوە کە 3 ساڵە ژیانی یاسەریم پێکەنەوە تقریباً 3 ساڵە دەبێتەوە لە 3 ساڵە لە بەشێکی لە فترەی زەمەنی ئەودا بوو زۆر هاوکار زۆر ماندوو زۆر بەڕاستی ینی هەمیشە بەتەنگەوە بووکەی تەواو دەبێت کەی پێدارەچیەوەکەی هەڵەچن دەکرێتکەی دەچێت بۆ چاپخانە و زۆربەی کاتی ئەویش بەڕاستی کاتی چوونەدەر و کاتی سەردان و کاتی پێویستی ئەویشم کتێبەکەم تەرخان کردو بۆیە بە پێویستم دەزانی چونکە هەمیشە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی ناوچەکەی ئێمەش تا ڕادەیەک لە مەسلەی ئافرەت جۆرێ لە تەوتەمی تۆ جۆرێ لە ئەوەیەکی پەراوێزخستنی تێدا بۆیە من حەزم کرد ئەمە دومین کتێبە من کە پێشکەشی ئافرەتی دەکەم. دەستخۆش بە لێرە سڵاو ڕێزیشمانێ بۆ خات و شاناسی هاوسەرت بە هیوای ژیانێکی خۆش. کاک مۆفاق ئەمێ بپرسم وەکو ئاماژەم پێکرد کارێکی قورسە کۆکردنەوەی ژیاننامە و بەرهەمی هەموو ئەو نووسەرانی کە لە نێوان ئەو ساڵانەدا ژیانیان کردووە کە هەنێکیان لە ژیانە نەماون و هەنێکیشیان بە خۆشحاڵی و لە ئێستاە لە ژیان و هەروە بەردەوامە لە نووسین. هەنێک لە ژیاننامەی ئەو نووسەرانی کە لە ژیانە نەماون چۆن بەدەستەوە کەوتووە یاخود ئەوانەشی کە لە ژیانە نەماون ئایا خۆ چاو پێکەوتنە کردو ڕوبەڕوو مەیدانی هەموو ئەو زانیێرانت کۆ کردوێتەوە و بەدەر لە ژیاننامەشی و هەروە باز لە بەرهەمی ئەو نووسەرانە ئاکات. ئەمانە هەمووی چۆن کۆ کردوێتەوە؟ دیارە کتێبەکە 118 کەسایەتی لە خۆ دەگرێت ئەو 118 کەسایەتیە نزیکەی 90 کەسیان لە ژیاندا بوون کە من دەستم بەکارەکە کرد 5 کەسیان لە کاتی ئامادەکردنی کتێبەکە گیانیان لە دەستدا وەفاتیان کردووە کە عەبدوڵڵا ئەحمەد ڕەسوڵ پشدەریە و مامۆستا زیاد محەممەد ئەمینە و بەکر پشدەریە و کەژاڵ ئیبراهیم خدرە بەڕاستی بەداخەوە کە ئەوانە لە قۆناغی ئامادەکردنی کتێبەکە وەفاتیان کرد هەروە مامۆستا سوارە قەڵازەی بیرم نەچێ وەفاتیان کرد ئەو 90 کەسە هەمووی ژیاننامەکەی لە خودی خۆیان وەرگرتووە ئەمە لەلایەک ینی خودی خۆیان و ئەوەی کە پەیوەندی بە بەرهەمەکانی و بە حکمی خۆم کتێبخانێکی دەوڵەمەندەمەیە بەشی زۆری پێڕستی کتێبەکان چونکە ئاماژە بە بەرهەمەکانشیان کراوە پێڕستی کتێبەکان خۆم ئامادەم کردووە بەشێکی تری نووسەرەکان ئەوانەی کە لە ژیاندا نەماون ئەوە پەنام بۆ کەسوکاریان بردووە و هەروە پەنام بۆ سەرچاوەکان بردووە ئەو سەر لەو سەرچاوە زۆر بە زۆرانەی کە ناویان هاتووە یاخود بۆ خۆیان لە هەندێک لەوانە لە کتێبەکانیان ئاماژان کورتەیەک لە ژیاننامەکەی خۆیان تۆمار کردو هەروە پەنام بۆ ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوە و سەرچاوی جیازیای تر بردووە کە لە کتێبەکە ئاماژە بە هەموو ئەوانە کراوە ئەوانەی کە دوای ئەوانە گەڕایوەکو بەرهەمەکانێک و ناونیشان ساڵی دەرچوون و هەموو ئەمانەت کۆ کردووە ئەمە ئەوەی کە پەیوەندی بە بەرهەمەکانیانەوە بێ بەتابەتی ئەوەی کە وردەکاری تێدا 100% خۆم ئامادەیم کردووە ئەوانەی کە ئاماژە بە هیچ شتێکیان نەدراوە لە کتێبەکەیدا کە دیارە ئەوە لە خۆیان وەرگیراوە زۆرینەی دیدارم لەگەڵ کردوون زۆرینەی پرسیارم ئاڕاستە کردوون زۆرینەی لە نزیکەوە بینی من و بەشێکی تۆمارمان کردەوە بەشێکی خۆیان بۆیان نردومەوە ژیان نامەکانیان و بەشێکی لە کەسوکاریان وەرگیراوە چونکە بەڕاستی هەندێکی تێدا لە نزیکەی سی کەسێکی تێدا کە لە ژیاندا نەماوە و دوو ڕۆژنامە نووسیشمانە دوو نووسەریشمانان هەم نووسن و هەم ڕۆژنامە نووسن شەید کافیدا کە بەداخەوە ئەوە یەکێکە لە شەیدەکان کە تیرۆر کراوە و هەروەها محەممەد سیاسی کە ئەویش بەڕاستی تا ئێستا چارنووسی بزرە ئەوانەش ژیان و بەرهەمیان بەوردی کاک مۆفاق بە شەوێکی گشتی ئەم کتێبە لاچێ باز لە ژیاننامە و بەرهەمی هەندێک لە نووسەران بکە کە لاچێ لەم سەردەمەی ئێستادا لەم ڕۆژگاری ئێستادا ناویان ون بوو بێت یاخود بەرهەمەکانیان دیار نەبن کەس باسییان نکات تو هەموو ئەمانە زیین و کردوێتەوە بەدڵنیایی چونکە ئێمە بەڕاستی هەمانە لە 1930 پێش 1930 تقریبا تێداەتی بۆ نمونە مەلا حسێنی پشدەریمانەیە کە لە بەغدا بووە و ژما کۆمەڵێکی زۆر دەستنووس و بەڵگەنامەی لەسرە بۆ نمونە شێخ بیلالمان هەیە کە نزیکەی زیاد لە 100 دەستنووسی هەیە تا ئێستاش کە بەشی زۆریان دەتوان بڵێم هەمویان چاپ نەکراون هەروەها بۆ نمونە محەممەد علی کوردیمان هەیە کێکێکە لەو ڕۆشنبیر و تێکۆشەر و زمانزان و بەڕاستی مێژونووسانەی کە کاتی خۆی لە بەغدا ژیاوە و خزمەتێکی زۆری بواری کللتوری کوردی کردووە ئەمانە هەمووی لە چوارچەوەی کتێبەکەدا ئاماژەیان پێکراوە. باشە کاک مۆفاق ئەگەڕێمە بۆ لات بەردەوابی لە گفتوگەکانمان بینەرانی ئازیز و خۆشەویست شانۆیی فڕین بەناو خۆڵەمێشدا بەردەوامە لە نمایشکردن هەتاکو 3/11 کە ئەم شانۆیە لە دەرێنانی داستان بەرزانە و لە نواندنی گۆرانامیقا. گروپی شانۆی گۆدۆ بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی شانۆ پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ناحکومی شانۆیی فڕین بەناو خۆڵەمێشدا نمایش دەکات دەرهێنانی داستان بەرزان نواندنی گۆران نامیق یەک تۆسیتر بڕۆدەوە زیاتر زۆر باشە کوی بخواردایە لەو حاڵی باشتر
ئەی تۆ خوێندکار نەبووی شانۆکار نەبووی ئەی بۆ هیچ ناڵی شتێک بڵێ لەسەرە نیشە هەر شتێک هیچیانی من نییە جیهان ئازاری تێدایە کەواتایە جیهان غەمگینی تێدایە بیرتانەکەم ڤلادیمیر ئوستراگۆن شوێن پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی هۆڵی بەدیعەدار تاش 28 تا 3/11 2020 کاتژمێر 4 پاش نیوەڕۆ. وەڵە بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕێمە بۆ لای میوانەکەم کاک مۆفەق میراودەلی. کاک مۆفەق باسمان لە کتێبەکە کرد ئەمەی ئەو پرسیارش بکەم کە بێگومان لەو سەردامانەدا هەندێک لە نووسەران هەبوون کە بەنای خوازراوە نووسینەکانی خۆیان بڵاو کردوتەوە ئەمەش خۆی لە خۆیان قورس نەبووە بۆ تۆ تاچەند یعنی گەڕانە کردبەوەی کە ناوی ڕاستەقینەی ئەم نووسەرانە بدۆزیتەوە ژیان نامەیان چۆن بووە؟ بەڵێ دیارە لە چوارچەوەی کتێبەکە ئاماژەیان پێکراوە بە تابەتی لە قۆناغی هەفتاکان و هەشتاکان تاوەکو ساڵی 91 ژمارەیەک نووسەرمان هەیە ئەوانەی کە کاتی خۆی لە شاغ بوون لە ئەدەبیاتی شاخ کاریان کردو بە تابەتی لە ڕۆژنامە گۆڤار و بڵاوکراوەکان تەنانەت لە کتێبیشدا کە بە ناوی خوازراوی جیازیا بابەتیان بڵاو کردوتەوە. ئێستا لە چوارچەوەی ئەو کتێبەدا ژمارەیەکی زۆری بابەت و ناو کە کاتی خۆی بەڕاستی هیچ ناوی ڕاستەقینەیان لەسەر نەبووە بە حکمی ئەوەی کە ئەو کات حکوومەتی عێراقی تعقیبی ئەو کەسانەی کردووە کە لە شاخ بابەتیان بڵاو کردوتەوە لەو ڕۆژنامە گۆڤارانەی کە دەستیان کەوتووە. ئێمە لەو کتێبەدا ئاماژەمان بە هەموو ئەوەی کردەوە بۆ ئێستا ئێمە کۆمەڵەمان هەیە بڵاوکراوی کۆمەڵەمان هەیە لە شاخ بۆ نووسەرمان هەیە کە لەوێ نووسیوەتی ئێستا لێرەدا ئاماژەی پێکردووە و هەروەها بۆ منە قەندیلمان هەیە گۆڤاری قەندیلمان هەیە نووسەرمان هەیە کە لەوێدا ئاماژەی پێکردووە بە چ ناوێک نووسیوەتی بابەتەکان کامانن. ئەنی زۆر شت هەیە زۆر ناوی خوازراو هەیە بەڕاستی کە کات خۆی لە ڕۆژنامە گۆڤارەکان حتا تەنانەت لە هەندێک ڕۆژنامە گۆڤاری تریشمان هەیە کە بەناوی خوازراوە نووسیویانە لەو کتێبە ئاماژەیان بەوە کردووە کە ئەو بابەتانە کامانە هی ئەون بە چ ناوێکەوە نووسیویانە ناوەکەشیان ئاماژە پێکردون ناوی ڕۆژنامە گۆڤارەکانیشیان هێناوە. زۆر باشە. ئەی ڕێژەی ژنانی نووسەر خانمانی نووسەر لە نێوان ئەو ساڵانەدا چۆن یاخود چەندێکی لەم کتێبەیە بڵێن خانمانی نووسەری تیا باز لە ژیان و بەرهەمەکانی ئەوانی شکات؟ بەڵێ دیارە بەڕاستی ئافرەتۆکو بەشێک لە کۆمەڵگەی کوردی و بەشێک لە بواری ڕووناکبیری کوردی لە ناوچەکەی ئێمەشدا بەڕاستی چەند ژمارێکمانەیە هەرچەندە ژمارەکە کەمە ئەوەی کە من لێرەدا ئاماژەم پێکردو تەنها 3 خوشکمان هەیە کە کەژاڵخانێکێکە لەوانە وفاتی کردو و ژمارەیەکی زۆر بەرهەم و نووسین و شعر و بڵاوکراوی هەیە و بۆ چەندین زمانیش تەرجەمە کراوە. هەروەها سارە خانمان هەیە کەویش بەرهەمی هەیە هەروە نەسرین خانمان هەیە کە لە فارسیەوە تەرجەمە دەکا کە ئەو دوانە ئێستا لە ژیاندان و بەرهەمیان هەیە کە ئەوش جێگەی خۆشحاڵی بەڕاستی ڕەنگە نووسەری تریشمان هەبێ ئەوەی کە بەردەستی ئێمە کەوتەوە ئێمە بڕواداچین و دۆزیمانەتەوە لە کتێبەکەدا ئاماژە بەو 3 خاتوو نەکراوە. بێگومان ناوچە ژمارەکە لەمە زیاتریش بێواتە خانمانی لە ئێستاە تەسەوڕ لە ناوچەی پشدەر تەسەوڕ دەکەم وەکو بواری ڕۆژنامەوانی بەڵێ بەڵام وەکو بواری نووسین و کتێب ئەوەی کە ئێمە دۆزیمانەتەوەی ئێمە بەردەستمان کەوتوە تەنها ئەوانە. زۆر باشە. بە شەوێکی گشتی کاک مۆفەق بەرهەمەکانی ئەم نووسەرانە چین؟ ئایا بۆ نمونە هەمیان شاعیرن یاخود هەرێکە و دەربارەی بابەتی جیاجە و هەروە نووسینی جیاجیان هەبووە لەو سەردەمانەدا هەتاکو کۆتایی 2014؟ دیارە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پێشینەیەکی زوو بۆ نووسەرەکان بەشێکیان بابەتی ئاینین کۆنەکان بەرەبەرە بابەتی سیاسی اینجا ئەدەبیات و بەشێک لە نووسەرەکان بواری فکر و فەلسەفە بۆ نمونە ئێستا یەکەمین کتێبی کوردی لە ساڵی 70 لەسەر فەلسەفە کە زانکۆ سلێمانی چاپی کردو کتێبەکەی دکتۆر کەمال میراودەلیە کە دەکرێت بڵێن باوکی فەلسەفەی کوردی بەڕاستی وەکو کتێب ئەوە. بۆ نمونە لە بواری بیبلیۆگرافیا کاکبوارمان هەیە بوار نورەدین کە بەڕاستی خزمەتێکی گەورەی بواری بیبلیۆگرافیا و بواری بیبلیۆگرافیستی کردووە خزمەتێکی زۆری کردو بەرهەمێکی زۆری خستۆتە کتێبخانەی کوردی. بواری فۆلکلۆرمان هەیە بن مامۆستا ئارارات بواری مامۆستا زیاد محەممەدەمین خاڵی خۆش بوو هەروەها بواری ئاینیمان هەیە بۆ مامۆستا عەلی باپیر کە بەرهەمێکی زۆری ئەویش خەڵکی ئەو ناوچەیە زۆرترین بەرهەمیشی هەیە و بواری مێژووی بواری بیرەوەری بواری چیرۆک بواری پەخشان شعر هەروەها لێکۆڵینەوە لێکۆڵنەوەی مێژووی لێکۆڵنەوەی سیاسی لێکۆڵنەوەی کۆمەڵایەتی هەروەها و چەندین بواری تر بەڕاستی ینی بواری مەرگەساتەکان نووسەرمانەیە تەنها لەسەر مەرگەساتەکان دەنووسێ بواری جوگرافی نووسەرمان هەیە کە گرنگی تەنها زیاتر بە بواری جوگرافی داوە و چەندین بواری تریش بەڕاستی ینی بواری تەنس ینی نووسەرمان هەیە جێی خۆشحاڵیە
ئەو بابەتەی کە زۆر پەرایز خراوە لە بواری تەنس خزمەتێکی زۆری کردو و بەرهەمیشی هەیە و هەشمانە تەنها گرنگی بە بواری ڕۆمان و وەرجێڕانی ڕۆمان داوە و نووسەرمان هەیە تەنها گرنگی بە شێعر داوە و نووسەرمان هەیە بۆ نمونە هەمانە تەنها احتیمامی بە بواری مێژووی زارەکی و تاریخی شەفەیی و هەروەها هەمانە تەنها گرنگی بە بواری فۆلکلۆر داوە ئەوانەمان هەیە ینی جۆرا و جۆرن بەڕاستی جیاجیان هەمە چەشتن هەمە لایەنن زۆر ورد بۆتەوە و شۆڕ بۆتەوە بۆ هەموو لایەنەکانی ژیانی کۆمەڵگەی کوردی. زۆر باشە. جا لە هەمان کاتا تۆ وێنەی نووسەرەکانیش داناوە هەر لە کتێبای ئایا وێنەی هەرەمیانە دەست کەوتووە؟ دیارە بە وێنانی وێنانی دانابێت و باس لە ژیانەکانیان بکەین. وێنە زۆر گرنگە بە تایبەتی کتێب زۆر گرنگە و کتێبانەی کە زیاتر مێژووین یا ژیان نامەین کە ساعتەکانن وێنەش گرنگە دابنرێت. ڕاستی ئێمە بەدوادەچونمان کرد بۆ وێنەکان تەنها وێنەی مەلا حسێنی پشدەری و محەممەد عەلی کوردی و شێخ بیلالی هێرۆ کە ئەو سێ وێنەیەمان دەست نەکەوت ئەوانی تر لە 180 تقریبا 115 وێنەمان دەست کەوتو زۆر کەس کە تۆ بڕاستە باسی ژیان نامەکەیت و هەروە ناوەکەی ئەخوێنیتەوە بەرهەمەکانی خوێنیتەوە بەڵام حەزەکەی بە وێنەش بیبینیت ئەم کەسەکەی چۆن بووە بەدڵنیایی وێنە گرنگە. ئێمە حتا بۆ هەندێک وێنە بەڕاستی زۆر بەدوای داچوین زۆر هەوڵمان داوە تاوەکو دەستمان کەوتو بە تایبەتی کۆنەکان و ئەوانی تری شەوانەی تازەن زۆرینەی لە خۆیمان وەرگتە خودی نووسەرەکە وێنەکەی بۆ نردوین کە بەڕاستی وەرجێکی خۆشحاڵیانی تۆ هەمیشە ئێمە دوای ئەوەی کە نووسەرەکە وفات دەکات دوای ئەوەی کە لە ژیاندا نامێنی بەدواداچوونی لێکۆڵنەوە دەکەین لەو کتێبەدا ئەوەی کە بەڕاستی لە هەموو کتێبەکان جیاوازە زۆرینەی نووسەرەکانی لە ژیاندا ماون کە ئێمە خەریکی ئامادەکردنی کتێبەکە بووین. ڕاستە. ئەی باشە نووسەر هەبووە کە داوت لە کرد بێت و بتەوێت کە ژیان نامە و بەرهەمی لەم کتێبەیە ئاماشە پێ بکەی بەڵام ئەو بەشداری نەکرد بێت. بەدڵنیایی هەندێک تاکولۆ کە لە پەنجەی دەست تێناپەڕن ئەوانە کە داوامان لێکردونیا لە ڕێگەی جیاوازەوە هەوڵمان داوە کە بەڕاستی ژیان نامەکەی و بەرهەمەکەی بۆ ئەوەی لە چوارچەوەی ئەو کتێبەدا وەکو بەشێک چۆ بەڕاستی ئەو کتێبە بەشێکە لە ڕەوتی شارستانی پشدەر چونکە تۆ ئەگەر بتێوێت لێکۆڵنەوەیە بکەی لەسەر لانی جوگرافیا لانی مێژوو لانی کۆمەڵاتی لانی ڕۆشنبیری لانی ئەوەی کە بیرم چوو بەڕاستی بیری کەم کە باسی کەم زۆر گرنگە ئەدەبیاتی منداڵان بەڕاستی شعری نەتەوەی شعری فەلسەفی چونکە ئێستا نووسەرمانەیەک بۆ نمونە لە 60ەکان لە 50ەکان لە بواری بۆ نەشعری نووسیوە لە بواری فکر و فەلسەفە ینی خەڵکمانەیە بە تایبەتی ئێستا بۆ نمونە خەڵکمانەیە وەکو میرزا محەممەدەوی مەنگوڕی کە 14 جار زیندانی کراوە لەسەر مەسەلەی نووسین و لەسەر مەسایلی سیاسی بەڕاستی هەنە لەو نووسەرانە هەیە کە ژیانیان ینی چۆنەڵی بابە ڕووداوێکی ناخۆش کۆتایی پێ هاتووە لەو سەردەمانەدا کە ڕژەمی بەعەزاب بووە ئەو چیرۆکانەشی تیاوانە کاک مۆفاق بەدڵنیایی ژیانە نەماوە بەڵام هەندێک نووسەرمان هەیە کە بەڵێ باسی بەڵێ نووسەرانی ئەو سەردەمەشی تێدایە بەڵام بەدڵنیایی لە هەر کارێکدا دەکرێت ینی چەند کەسێک بەڕاستی ئامادەی تێدا نەبێ ئەویش هۆکاری خۆی هەیە ڕەنگە هەندێکی پەیوەندی بە خودی نووسەرەکانەوە بێت بەڵام بەگشتی دەتوانم بڵێم ئەوەی کە جێی خۆشحاڵی و جێی دەستخۆشیە زۆرینەی نووسەرەکان و زۆرینەی بەڕاستی ئەوانەی کە داوام لێکردوون هەمووی بە دەنگ بابەتەکەەوە هاتوون و بەشداریان تێدا لاچە دێستا لاچێ هەندێک لە خەڵک یاخود لە نووسەران بەڵام ئەم کتێبە تەنها دیاری کراوە بۆ نووسەرانی لایەنە یاخود حیزبێکی سیاسی دیاری کراوە. ئایا تۆ ئەو شتە پەیڕەو کردووە کە ئەم کتێبە بێ جیاوازی بۆ هەموو نووسەران بێت و هەموو نووسەران جێگیان بێتەوە لەم کتێبە؟ ئێمە ئەوەی کە زانیومانە 100% پەیوەندیمان بە هەموو نووسەرەکانەوە کردووە هەر هەمویان چێ ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەفۆن چ لە ڕێگەی ئیمێل چ سەردان و بینینی ڕاستەوخۆ هەمویان هیچ بە هیچ شێوەیەکی ئەوەی نووسەرەکان ئازاد بوون لەوەی کە خۆیان باسی لانی حزباتی لانی سیاسی و حزباتی و پارتایەتی و ئەوانە بکەن دەنا ئێمە بە هیچ شێوەیەک ینی ئەو کتێبە ئاماژەی بەو نەداوە کە کام بۆ نمونە کام نووسەرە سەر بە کام حیزبە کام لایەنە کام ڕێکخراوە کام جیهەت و شوێنە نەخێر ئێمە بە شێوەیەکی ئەبجەدی بە شێوەیەکی کە کەسەکان چۆن ناسراون بۆ لە کۆمەڵگەی ئێمەدا یا بۆ لە ناوچەی پشدەر لە ناوچەی مەرگە چونکە ئێمە کە پێشتریش ئاماژەم پێدا کە دەڵێن پشدەر مەبەستمان مەرگە و پشدەرە ینی بۆ ئێمە هیچ جیاوازیەک نییە لەبەرەوەی لە کۆندا ئەو منطقە هەمووی یەک بۆ یەک حسابی بۆ دەکرێت بە هیچ شێوەیەکی لە نەهجی مندا لە نووسینەکانمدا
بەڕاستی نەخێر بێت شێوەیەکی ئەوە لە نەهزی مندانە لە بواری ڕووناکبیری و نووسین و لێکۆڵنەوەدا. زۆر باشە. کاک مۆفەق لە بەرنامەتایە کە ئەم کتێبە فراوانتر بکەیت چونکە خۆ لە پێشەکەی ئاماژەت پێ کردووە کە لە بەرنامەتە فراوانتری بکەیت ینی تایبەتێکی بە ژیان و هەروە بەرهەمی ئەو نووسەرانەی تاکو و کۆتایی 2020 کەی دەست پێ ئەەکەیت یاخود لە ئێستا پلانی ئەوە داناوە؟ بەدڵنیایی ئەوە پرسیارێکی بەجێیە ئێمە نەک هەر بەرنامانداناوە بەڵکو چۆتە بواری جێبەجێکردنیش بەشێک لە ژیان نامەکانیان کۆکراوەتەوە ئەوانەی کە لە ئەم کتێبە تا ساڵی کۆتایی 2014 بەرهەمی نووسەران تا 2014 ئێمە لە 2015 شەوە دەستمان پێکردووە چونکە بەشێک لە نووسەرەکان لە 2015 و 16 و 17 و 18 بەرهەمیان هەیە ئێمە ئەوانش دەستمان پێکردووە قسەمان لەگەڵ کردوون چی ئەوەی لە چوارچەوەی بەرگێکدا یاچە ئەوەی کە زیادکرا و ئاماژەی پێ بکەین جارێکی تریش ئەم کتێبە چاپ بکرێتەوە و هەموو ئەوانەشی بخرێتە چوارچەوە بەڵام لەو کۆناغ و لەم کاتەدا بە حکمی ئەوەی بۆەوەی کە کارەکە زیاتر دوانەکەی و زیاتر ژمارەی نووسەرەکانتان دیاری کردو یا خۆ دەر نووسەرێک لە ئێستاگە ینی پێی خۆش بێت کە ژیان و بەرهەمەکانی بڵاو کردێتەوە یا خۆی خۆتان نووسەرەکانتان دیاری خۆی بەشی زۆری بە ڕەزامەندی خۆیانە کە قسەمان لەگەڵ کردەوە زۆرینش ڕەزامەندیان هەیە و لاریان نەبوو لەوەی کە ژیاننامەکانیان بێت و لە چوارچەوەی ئەو کتێبەدا بەڕاستی کۆ بکرێتەوە لاریان نییە بخۆیان هاوکارن و پێشیان خۆشە و زۆری نەش ینی زۆری نەچە ئەوانەی کە ئێستا و چ ئەوانەی کە ئێستا ماون ئامادەیان تێدایە و بەشێکیان قسەیان لەگەڵ کراوە کە بە پیر داوەکەوە هاتوون. دەستخۆش بۆ تۆ کاک مۆفەق بە هیوای سەرکەوتنی زیاتر بە هیوای بەردامی و لەش ساقی و تەندروستێکی باشتر بۆ بەڕێزت زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان نابیت هیوادارم کە بە نزیکترین کاتیش بەڕاستیمە ساز کرێ بۆ ئەم کتێبەکو خۆت ئاماژە پێکرد کە لە ئێستایا کار بەواکەن کە مەڕاستیمێکی شایستە ساز بکرێت کە بۆ ناساندنی ئەم کتێبە. دەستخۆش بۆ ئێوەش دووبارە دەستخۆش بە ناوەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی قەڵازێ و لە سلێمانی کە ئەرکی چاپکردن و تێچووی ئەو کتێبەیان گرتە ئەستۆ و بەرنامەشمان هەیە کە لە ئایندە مراسیمێکی بۆ بکەین هەر لەو ناوەندا بۆ زیاتر ناساندن و دەرخستنی ڕووی ڕاستەقینەی کتێبەکە. سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس. دەستان خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویست دەچینە لە راپۆرتێک هاوکارانم بۆیان ئامادە کردوین کە تایبەتە بە ئیڤنتی ناساندنی کتێب کە پێگاتووە لە سیمینارێک کە باز لە هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردن دەکات کە لە زانکۆی سلێمانی بەڕێوە چووە. بەڕێزان وتێکی تر هەیە یوهان کۆتەیە ئەڵێ هەتا مرۆڤ بێدەنگ بێت هیچ مەترسیەک نییە چونکە چارەنووسیە و بە زمانی و بەسراوەوە. هۆڵی ڕاپەڕینە لە زانکۆی سلێمانی ژمارەیەکی زۆر لە میوان لێرە ئاماجەن بە تامەزرۆیەوە دانیشتوون دەیانەوێت لەم سیمینارەی هاوکار ڕەفیق زۆرترین زانیاری وەربگرن. ئەمڕۆ لە شاری سلێمانی لەلایەن ڕێکخراوی NLP لقی سلێمانی لە مامۆستا هاوکارەوە ئیڤنتی ناساندنی پەرتووک و سیمیناری هونەری گفتوگۆکردن بەڕێوە دەچێکە بەڕاستی ئەم سیمینارانە لە شاری ڕۆشنبیریە بە شتێکی زۆر پێویست و زەرور ڕزانم بەڵام ئەوەی کە ئەم ساڵ بۆ شازە دەرفەتی نەرخسان ئەوەش کۆرۆنا بوو کە وەکردکار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوەش کەمتر بێتەوە بەڵام سپاس بۆخوا کە لە ئێستادا وەک ئەیبینین ئەمڕۆ سیمینارەکە ڕێکخراو کە سوودێکی یەکجار زۆری هەیە بە تایبەتی لە مامەڵەکردنی گفتوگۆکردن و وەچۆنێتی دروستکردنی مامەڵەکردن لەگەڵ کەسی بەرامبەرە. هاوکار ڕەفیق دەیان خلو سیمیناری لە سەرتاسەری هەرێمی کوردستان پێشکەش کردووە لە بوارەکانی زمانی جەستا، ئەتەکێت، گفتوگۆکردن، وتاربێژی و چەندین بواری تر. ئێمە سیمینارێک پێشکەشەکەین ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی بە ناونیشانی هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردن و لەگەڵیان ناساندن بۆ سێ پەرتووگەکەین کتێبی یەکەمیان بە ناونیشانی هونەر و ئەتەکێتی گفتوگۆکردن لە هاوکات ناونیشانی سیمینارەکەشە ئەم کتێبە لە نووسینی خۆمان بە شێوازێکی زۆر ورد لە دووتێی 275 لاپەڕەیە ببێنە وتە و داتای وردەوە نووسراوە. پەرتووکەکانی تر دوانەکەی تر وەرگێڕان و زیادکردنن پەرتووکەکان بە ناونیشانی بەهێزەوە وتار بدە ئاسانکاری لە ئامادەکردن و لێهاتووی لە پێشکەشکردندا کە باز لە
بابەتی پێشکەشکردنی وتاردانەکات چۆن لەسەر ستێج بابەت پێشکەشەکەی و هەموو ڕێنمانیتیا بە وتاربێژ و مامەستا و ڕاهێنەر. پەرتووکی سێمیان دەربارەی زمانی جەستەیە، هێزێک بۆ زیادکردنی لێهاتووی کۆمەڵایەتی. ئەم پەرتووکە باز لە زمانی جەستە و پەیوەندی نازارێکیەکە لە پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی گشتیدا. ئەم دوو پەرتووکە کە لە هەمان کات کە وەریگەڕدراون لە هەمان کاتا من سەرپەرشتیانم کردو و زیادکردن بۆیان کردو و ئێمە لە کتێبخانەکان ئەرزیان ناکەین تەنیا لە ئیڤێنتەکان و سیمینارەکانیان خینە ڕوو و بە هەموو پارێزگا و قەزاکانی کوردستانە ئاگەڕین بێبەرامبەر سیمینارێک پێشکەشەکەین و بەداشکانی 120 کتێبەکانی خینە ڕوو. لەگەڵ پێشکەشکردنی ئەم سیمینارەدا ئیڤێنتێک بۆ ناساندنی سێ کتێب ئەنجامدرا. ئەتەکێت و هونەری گفتوگۆکردن، زمانی جەستە، بەهێزەوە وتار بدە، ناونیشانی هەریەک لەو سێ کتێبەیە کە هاوکار ڕەفیق ئامادەی کردووە. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ بینەرانی خۆشەویست، پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا. هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێ سووتانە بینی بە دەداک و سبەینی هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ.